تەماشای کۆنفرانسی بکەن. چونە ژێرباری ئەوەی کە بتوان هاوکاری پارێزگای هەڵەبجە بکەن لە ڕووی ئەوەی کە ئێمە بۆی ڕۆیشت بووین لەم بەشانە بوو کە ڕۆشت بووین. ڕێکەوتن لە بوارەکانی پیشەیی، فێرکاری، تەکنیکی، کارەبا، کشتتوکاڵ، زانکۆکان، پزیشکی، مەرزەکان و بەرهێنان. هەرێکێ لەم سەکتەرانە ئێمە لەگەڵ بەشەکانی ئەوان کۆبوونەی چڕوپڕ کرا، مناقەشەی دوور و درێژ کرا کە ئێمە بتوانین چۆن ئەوان هاوکاری ئێمە یا ئارەگۆڕینەوە یا کۆڕ و کۆبوونەوە سیمینار گواستنەوەی زانیاری لە لای ئەوان بۆ ئێمە و لە لای ئێمە بۆ ئەوان و بە لە بەشی تەندروستی لە کارەبا ئەوانەمان هەموو بە یاداشتێک ئامادە کرد و تەوقیعمان کرد لەگەڵ پارێزگای سنە. و یەکێک لەو خاڵانەی تریش کە ئێمە بەڕاستی زۆر گرنگ بوو بە نامانەوە باسمان کرد بێ ئەوان هاوکارمانن بۆ بریندارانی چەکی کیمیاوی کە ئێستا لێرە بەڕاستی ئەو ناتوانرێ و ئیمکانێتی ئەوە نییە و بەشی تەندروستی ئێمە و بەشی تەندروستی ئەوان یاداشتێکیان کرد بە ڕەزامەندی پارێزگار کە بتوانین ئێمە برینارەکانمان بنێرین لە نەخۆشخانەکانی سنە چارەسەر بکرێن و بە دەوری بڕۆن بتوانن لە هەموو بوارەکانە چارەسەر بکرێن. و یەک خاڵێکی ترکە نیگەرانی ئێمە بوو، ئەو نیگەرانی پارێزگای هەڵەبجە هەموو کوردستان بوو، مەسەلەی گرتنەوەی ئاوی سیروان بوو کە ئەوە زەرەر و زیانێکی زۆر لە ئێمە چونکە ئێمە ئەوە نەکرد بۆ کوردستان بتوانین بۆ خواروی عراقیش هەر زەرەرا، بەڵام زەرەرەکەی ئێمە زیاترە چونکە ئێستا پرۆژەیەکی استراتیژی ئاوی لەسەر دروست کراوە، دوای ئەوە کارەبای لێ دروست ئەکرێ. ئێمە ئەو نیگەرانیمان گەیان بەڕێز پارێزگاری سنە و وەفدەیاوەرەکەی و ئەوانش زۆر بە سەخاوەتەوە چوونە ژێرباری ئەوەی کە وعدیان پیان کە ئەو نیگەرانیە بگەێننە خۆیان لە تاران. و ئێمە وتمان لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیان لە کۆبوونەی ئەخیرا وتمان پێویستە ئێران ملزەم بێ بۆ ئیتیفاقە دووەلی ئاویە کە هەیە بۆ ئەوەی کە ئەو التیزامی کرد بە ئەوە ئێتر ئێمەش بەشی خۆمان لە ئاوە بڕیاریاندا کە هاوکاریمان کەن لەو بەشاوە لە وتیان ئەم ئێمە ئەو پرۆژەی بەنداوانە کە هیچ چەند ساڵی لەمەوە پێشە تەختیتی بۆ دانراوە ئێستا هاتووەتە جێبەجێکردن و هەر لەوێ وتی ئیتر ئەمە ئەچێتە بواری جێبەجێکردن وتی ئێران التیزامی ئەبێ بەو قەرارانەوە لەگەڵ ئەوەشان نیگەرانەکانی ئێمە ئەگەیەنە تاران. ئێمە وەفدەکە بە خۆشحاڵیەوە لە هەموو سێکتەرەکانە کۆمەڵێ شتمان تەوقع کردووە هەرێکێ بۆ خۆی بۆ جیا لەگەڵ سێکتەرەکانی خۆیان دیارە یاداشنامەیان کردووە یاداشنامەیەکی عام لە 15 خاڵە کە لەم شوێنە هەیە. ئێوە بەڕێستان ئەتوانن پرسیار بکەن لەو لە چی و چیا ئێمە ئیتیفاقمان کردووە لە چی و چیا ئێمە پەیوەندیەکانمان ئەبێنە پێش ئەو برادەرانە هەرێکێ بە پێ اختصاصی خۆی توانن جواب بنەوە هەر شتێکیش بەرەوڕووی ئێمە بکرێتەوە لە خزمەتانە. ئێوە هیچ ڕێکەوتێک ئیمزا کراوە بۆ نمونە ڕێکەوتنێک بێکە دەبێت ئێوە هاوکاری بێمە یەکدوو لەسەر مەبوو قسەتان کرد بۆی کردکردنزێکی تایبەتەوە باس لەوە شەکلاکە ئامادەیان دەربڕیوە کە کارەبا بن. بەڵێ ئەوە کارەبا بەجێڵم بۆ کاک سەعید چونکە ئەو لە ئیتفاقا بۆ بڵێ ئەو شتان لەگەڵ مەرزی مڵەخورد قسەمان لەسەر کردو ئەوان ئیسعدادیان تایە و ئێمەش ئەوەمان دەربڕی کە بتوانین مەرزی مڵەخورد بکەینەوە بتوانێت مەرزێک کە خەڵک ئیسفادەی لێ بکات و بەنسبەت کارەباشەوە بڵێ وعدیان ناوە ئەڵێن ئێمە ئامادەین ئێمەش ئەبێ ڕێکارە یاسایی و ئیدارەکان لێرە بجێبەجێ بکەین کە کارەبامان بێت. ڕێکەوتن نیە یاداشنامەیەکە تۆ لەوێ ئەیکەیت لەسەر ئەو خاڵانە ڕێکەکەوی ئەبێت تۆ لێرە بێتەوە هەرێکی لە سەکتەری خۆیان لە مەرجعی خۆیان کۆمەڵێ یاسای ئیداری یاسایی و ڕێکاری ئیداری ئەبێ بگرێنە بەر اینجا کە بتوانێت گینا خۆ بڵێن ئەوە هەرێکە لە اختصاسەکە یەکسەر ناچێتە ئەوە کە ئێمە وەکو پارێزگار بیکەین بەڵام یاداشنامەکەیەکەن دیارە هەر وەزارەتێک هەر سەکتەرێک بۆ سەکتەرەکەی خۆی ئەچێتە پێش و ئیشی لەسەرەکە و ئێمەش پشتگیریانەکەین بۆ یاداشتە کە کردومانە جێبەجێ بکرێت. سەریەکەمیان بۆ جەناب ئەو باسەوەتێکە بۆ ئەسنە چارەسەری بریندارانی کیمیابارانی هەڵەبجە بکات. تەنانەت خودی تارانش ئەو چارەسەرێکەیە بۆ بریندارانی کیمیابارانی هەڵەبجە چارەسەرێکی کاتیە و ناتوانێت فعلا بیانگەێت ئەوەی کە خۆشحاڵ بن بەوەی نەتیجەیەکی هەبێت. ئەمە چ گرنگێکی هەبێت بۆ منە بریندارەکەم بەسە ماسا کامیل باسکەی لە 189 سیەکانی خەسار بوو. ئەوە چەندێک کاریگەری ئەوە یەک دوو
ڕۆژنامەنووسان بەگشتی و بین زمنی ئێمە سپێرەگریمان لێتان هەیە کە وتمان ئامادەین بە کامەرەی خۆمانەوە بین لەگەڵتانە و بە مەسعودی خۆمان بەڵام ئێوە ڕاگەیاندنتان لەگەڵ خۆتان نەبن. ئایا ئێران ڕازی نەبوو یان ئێوە خۆتان قبوڵتان نەکرد؟ بۆ کاکسانی شخصا لە بواری کشتیپاڵ ئێوە چیتان گوتووە کەعلەن بۆ سووری پارێزگای هەڵەبجە شتێک بێ جێی سەرنج بێ و شایستە بێ بۆ داهاتوو سوودی وەرگیرێت. دیارە بۆ بریندار خۆ ئەگەر ئێمە ئەوەشمان نەکردایە ئەوان نەچوونایەتە ژێرباری ئەوە وەزارەتی تەندروستی یا بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سنا خۆ هەر شتێک بوو ئەمایەوە بەڵام ئێمە ئەومان کردو خۆ شەرت نییە مەسەلەن ئەو بڕاستی بگۆڕێ یا شتێ بەڵام ئێمە بەنسبەت مامۆستا کامیل و هەندێک لەو برادەرانەی کە زۆر پێویستەکە لە شوێنانی تر بکرێ بۆ نمونە لە مەینا وەفدێکی ڕێکخراوی ئایکۆن هاتنە ئێرە ئێمە زۆر لەوانە باسمان کردکەیەکی مامۆستا کامیل پێویستی بە بچێتە ئەڵمانیا ئێمە لەو ڕێگانش و ئیشمان بۆ کردوون بەڵام ئەوەی کە ئێستا پێویستی بە چارەسەرێکی بەردەوام هەیە دەوری هەیە ئەو دەرمان و تەکنۆلۆژیای لەوێ هەیە کە ئەمان وعدیان پێێنن باوەڕاکم زەرمان کرد بێ. پرسیاری دووهەمت گلەیتان دیارە ئێوە ماشەڵا زۆرن ئەگەر یەک ئیعلامان ببردا ئەوانی تر گلەیانە کرد بەڵام ڕەنگە زروفی پەڕینەوەی حدود و وەرەقە دروستکردن و ڕێکارە یاسایەکان و ئەوانە هەندێک لەوانە ڕێگر بوو بێ ئێوەمان نەکردەوە لەو ئێمە تەرخمان نەکرد بوو ئێمە بەڕاستی بە تەماون عەدەدێکی زیاتر لە وفود بەرین ڕەنگە ئەوان تەحدیداتیان کرد بێ ئێمە نەمانتوانین ئێوە ئێمە خۆمان بە ئیعلامان نەوت بێ لەگەڵمان چونکە ڕەنگە هەندێک شتمان نەزانی ڕەنگە نەگونجایە بۆ ئەوێ. سەبارەت بە مەزاندنی سنوور لە سنووری پارێزگای هەڵەبجە لەلایەن هەندێک پازدارەوە ساڵانە دووبارە بێت و بۆ نمونە لەماوەی ساڵی ڕابردوودا لە هێوەڵا حاڵەتێک بووە جەنگەکانی وڵاتی ئێرانەوەی هەفتەی ڕابردوودا هاوشێوە بوو. هیچ قسە باسێکتان لەسەر ئەو بابەتانە نەکرد کە سنووری ئێمە لە ڕووی ئاسایشی خۆمان و ئەم دیوە قسەمان لەسەر ئەوانە کردووە کە بە هەردوو لامان و ئاسایشی ناوچەکە بپارێزین قسەمان لەسەر کردووە. چۆمان پێێنێ لە سەدانی ئەم چەند ڕۆژەکە ئێوە دو سەدانی ڕووباری سیوانشتان کرد مەترسی و پرۆژەی کە لەسەر ئاوی سیوانە چەند مەترسێتانگیان بە ئێران بۆی کە ئەم پرۆژەش قسەیانێ لە پارێزگای هەڵەبجە پرۆژەش گەورەیە ئەوەی کە لەسەر ڕێکەوتەکە بۆ کارەبا ڕارە سنە باڵێن بە کارەبای هەڵەبجە نۆژەن کاتەوە و هاوکار کارەبا دامینکان بۆ هەڵەبجە ئەم ڕێکەوتەکەی چ دەبارەی جەمزەکردن و شارەکانی بەڵێ وەڵا بەنسبەت ئاوەکەەوە ئێمە قسەمان لەسەر کردووە دیارە ئاوەکە ئەوان خۆیان وەکو خۆی وتی پارێزگار وتی ئێمە ئەتوانین نیگەرانیەکان چونکەوە لە سەلاحەت و لە دەسەڵاتی ئێمە بیگەێنینە سەرەوە بەڵام وتی ئێمە ئیلتیزامەکەین وەکو ئێران بە ئەو قانونی ئاوی دووەلیەوە بەڵام بەنسبەت ئەوەی کە ئەم هەندێک پرۆژەکە خۆ ئەتوانین ئەگەر زەرەرەکانی تر حساب بکەین بڵێن پرۆژەی ئیستراتیژی ئاوەکە کە بۆ هەڵەبجە و سیروان و سەی ساداقا بای 170 میلیۆن دۆلارە بەڵام گرتنەوەی ئاوەکە ڕەنگە بە ملیارە دۆلار زەرمان لێبا لەبەر ئەوە شتێکە پێویستە ئێمە لەسەر ئاستی حکوومەتی مرکزی و حکوومەتی هەرێمی کوردستان و هەر لەوێژ ئێمە باسی ئەوان کرد ئەبی ئەوانی بە زووتری کات بێتە سەرخەت و ئێمە ئێستا نووسراومان کردو داوامان کردو لە وەزارەتی کشت و کاڵ لە وەزارەتی ناوخۆ کە ئەو دوانە ڕەنگە زیاتر معنی بن کە بێنە سەرخەت و هەوڵی جدی بن کە ئەو وەزعەت بۆ سێنن و ئێمە ئەو زەرەرە نەکەین. لە بواری کارەبا وەڵا حەزەکەم کاک سەعید زیاتر قسە بکاتن کە لە بواری کارەبا وعدیاناوە کە بێن نۆژەنکردنەوەی ناو کارەبامان بۆ بکەن و کارەبا ئێمە چەندێکمان پێویست بێ کە داوامان کرد و ڕێکارە یاسایی ئیدارەکەمان کرد بۆمان بێن. پرۆژانی کە باڵێ پێستامانی واشۆتان کردو لەگەڵ شاری سنە بۆ نۆژەنکردن کارەبا هەڵەبجە داویکردنی کارەبا چێرە و ساریش بۆ بڕێت کاکسا بەڕێوەبەری کشت و کاڵی هەڵەبجە ئەو پێویستنامانەی کە پەیوەندی بە کشت و کاڵەوە بۆ زانی شارەکەی هەڵەبجە ناوچەیەکی بەرپیتە ئەو پرۆژانە چێ ئەچێتە بواری جێبەجێکردن. پرسیارە کابڵە نەما بێ بە کابڵاکە قسەی لەسەر و کەی بە شێوەیەکی گشتی سەردارەکەتان بەرهەمدار بوو و پلانیشتان هەیە سەردانی پارێزگای کرماشانش بکەن؟ بەڵێ وەڵا ئەوەی ئەم برادرانە هەموو لەوێ بوون ئێمە چەندێک حەماسمان هەبوو بۆ ئەوەی کە هەڵەبجە پێویستی بە یارمەتی بدرێ و عەلاقاتانە دروست بکرێ پارێزگاری سنا و هەیئەکەیان ئەوان زیاتر لە ئێمە بڵێن بە پەرۆژ بوون و ئێمە زۆر دڵخۆشین بەوە و ئەتوانین بڵێن تا ئێستا ئەوەی یاداشتەی کە ئیمزامان کردووە و بڵێن میساقێکی ئەخلاقی
هیلمان کردووە بڵێن کە جێبەجێ بکرێت دڵخۆشین بەوەی کە بەرهەمی هەبوو بێن پلانمانەیە بۆ کرماشان چونکە ئێمە کۆمەڵێ شتی تر هەیە زۆر گرنگتر بێ ڕێگە لە سنە لەگەڵ کرماشانیش بڕۆین ئەو پەیوەندی بەسین و سەردانیان بکەین